پرسی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەبێت بە گرێچوێرەی نێوان عێراق و تورکیا. ئەنقەرە هۆکارەکەی بەستوتەوە بە کێشەی تەکنیکی، بەڵام بەغداد بەم پاساوە قایل نییە و پرسە داراییەکان بە هۆکار دەزانێت. ماڵپەڕی ئارگەس میدیا راپۆرتێکی تازەی لەبارەی کێشەکە بڵاو کردووەتەوە. هەرە ماڵپەڕە بوو یەکەم جار بڕیارەکەی دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی پاریسی ئاشکرا کرد کە بەهۆیەوە 6 مانگە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. لە راپۆرتە تازەکەی ماڵپەڕەکەدا لە زاری سەرچاوەیەکی باڵای عێراقەوە هەندێک زانیاری خراوەتە ڕوو بەبێ ئەوەی ناوی ئاشکرا بکرێت. سەرچاوەکە دەڵێت بەم نزیکانە هەناردەی نەوتەکە دەست پێ ناکاتەوە و هۆکاری ئاڵۆزی کێشەکەش ئەو قەرەبووە داراییەیە کە دادگاکە بەسەر تورکیادا سەپاندوویەت. تورکیا لێرە و لەوێ باس لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم دەکات. پێش چەند هەفتەیەک وەزیری وزەی تورکیا مژدەی بەم نزیکانە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتەکەی بە گوێی بەرپرسانی هەرێمی کوردستان دادا. بەڵام بە گوێرەی ئەو زانیاریانەی ماڵپەڕە بەریتانیەکە بڵاوی کردووەتەوە ئاسۆی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتەکە هێشتا دیار نییە. ماڵپەڕەکە گومانی خستوەتە سەر پاساوی کێشەی تەکنیکی کە تورکیا باسی دەکات و سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری نەوتیش بەم دوایە باسی هەمان هۆکاریان. بەڵام سەرچاوەکە حکوومەتی عێراق دەڵێت هۆکاری ئاڵۆزبوونی کێشەکە ئەوەیە تورکیا ناتوانێت قەرەبووە داراییەک بداتەوە بە عێراق کە بڕەکەی ملیارێک و 400 ملیۆن دۆلارە. ئەو دەڵێت تورکیا بڕەپارەیەکی زۆری بە قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان داوە. پێدەچێت هەولێر ئەنقەرە وا ڕێکەوتبن وەرگرتنەوەی قەرزەکە لە داهاتی ئەو نەوتە بێت کە لە ڕێگەی جەیهانەوە هەناردەی دەکات. ئێستاش تورکیا داوای پارەکەی دەکات.